دەتانی لە سعاتەشی 6 کەسی چاکە ئەگەر بەس پرچی هەبی پرس 10 دقەی دەوێ 8 دقەی دەوێ پرسێ 5 دقەی دەوێ بەڵام ئەگەر ڕیش و پرسبی بەلانی کەم 20 دقەت ئەگەر هەر گەنجێک یاخود پیا و منداڵێک لە ماڵەوە نەبوو ئەوە لە دوای مەگەڕێن چونکە ئەم شەو تا بەیانی لە نۆرەی سەرداشخانەیە هەروەکو لە دیمەنەکانی پشتی منەوە دەبینن ئێرە گەڕەکی نەورۆزە و هەموو خەڵک و منداڵان و پیاوان و گەنجان لێرە نۆرەیان گرتووە هەتا بە ژوور و ڕادەگا لە دەرەوەش دانیشتم بۆ نۆرەگرتنەکەم من دەمێ بچمە ناوەی سەرتاشخانەکەم و دیمەنی ناوەتان بۆ بگواستمەوە قەرەباڵغیەکی ێجگار زۆر لێرەیە وەستا ماندوو نەبی چۆنە بازارەکە چۆنە قەرەباڵغیەکە سەرەتا بەخێر بێن بەڕاستی بازارەکە جێژنەی قوربانە فەرقی لەگەڵ ڕەمەزانان جێژنەی ڕەمەزانان بازارەکە قەرەباڵغەکە لە یەک هەفتەیە بەڵام قوربانە تەنها لە 2 ڕۆژ 3 ڕۆژیدایە چونکە خەڵکە کاتەکەی جەژن دەزانی چ کاتەکە ڕەمەزانە فەرقیە نازانیت چ کاتێک جەژنە بەڵام لە قوربانان دەزانیتن ناونووسین و شت هەبوو بەڵێ بەڵێ ئێستا بوون لە لای ما ئێستا بوون من ناونووسینە بۆ شێوازەی ئێستا مەقسەد بابرینەوە ئی پێرەیە بابرێنەوەی دوونەیە بابرێن ئێستەوەی ئەوڕۆیە ناونووسینە ئەوە خەڵکەکەش لێمان ڕازی دەبی کەس تووڕەش نابی و کەس گلەی نابێت باشە تا چەندی بەیانی دەتانەوێت کار بکەن وەڵای ئەمە ئینشاءڵڵا کرایتەوە بە پێی پێویستەوەندی تااقەتم هەوی دەیکەم بەڵام ئەوی کە تااقەتی ببینێ دەمینێنەوە ئینشاءڵڵا تا نیوڕوانە ئینشاءڵڵا خراپ نییە گەنج بە قژ بە سپراوە دەخەویتن یاخود 2-3 ڕۆژ لێی ناکاتەوە بەخۆی ڕاستیەکەی خراپیەکەی چییە ئەگەر بە پیستەی سەری بکەوی بەڵێ خراپە بەڵام ئەگەر بە پرسەکەی بکەوی ئەویش تاعەدەک خراپیەر هەیە بەڵام گەنج چونکە لەم بابرین تەمەنەکەی وایە قوتی بابرین ڤیتامین و شتەکەی باشە دەتوانێت پرسەکە بەرگەی بگرێت بەڵام کە بە تەمەندا چووی زۆر فەرق دەکاتن ناتوانێت توانێت سەری چەند کەس چا بکەن ها زۆر هەیە باز دەکرێت کە جاروێ دەڵێ 300 کەس 400 کەس ئەمە چۆنە ئەوە پرسیارەشی زۆر مهم بوو بەڕاستی سەرەتا لێرەوە سڵاو ڕێزم ینی لە هەموو برایە سەرتاشەکانم هەیە ئەوە نا بابرین توانزە هیچ شتێک نییە کە لەیان دەم بەڵام دەمەوێت ڕوونکردنەوەشی ڕازگۆیانە ینی بەدەرخێن بۆ نمونە ئەتوو باورین باشی عالفەی بکەین باش عرفەی بکەین 24 ساعت لەبەردەستی ئەگەر بە دایمەن ئیشکەیت تەبعاً ئەو تااقەتەشت نابی بەڵام وای دانێ 24 ساعت ئیش بکەیت تااقەت دەبی باشە ئەمە لێکوانە دەبی دوشتی جیاکەینەوە سەرچاکردن بە تەنها باورین ئەو پرسەی چاکەین و ئەگەر پرسەکە ڕیشی لەگەڵبی سەرونە جەنابەت پرس شتێ و ڕیش شتەیە ئەوە جیایە لەگەڵ کەسێکی کە بەس ڕیش پرسی هەبی من دەڵێم دەتانی لە سعاتەشی 6 کەسی چاکە ئەگەر بەس پرسی هەبی پرس 10 دقەی دەوێ 8 دقەی دەوێ پرسێ 5 دقەی دەوێ بەڵام ئەگەر ڕیش و پرسبی بەلانی کەم 20 دقەت پێویستە ئەگەر بە سەریعیشکەی 20 دقەت هەر پێ دەوێتن یعنی کەواتە سعاتێک دەکاتە چەند 3 نەفەر 24 سعاتی لە جارانی سەیکەی دەکات چەند دەکات 72 نەفەر کاکە داینی ئەتو سەریعتر ئیش دەکەی 80 نەفەر 90 نەفەر هەرەوەندە لەتوانێت دوای ئەتو تااقەتت نامینێ ئەتو 8 سعات ئیشکە ئەو 8 سعاتی زۆر بە گورجی ئیش دەکەی بەڵام وەرە دو سەبرها شانت خلاص دەبی بگاتە 15 سعات و ئەوانە ئێستا من قوتە ئێستا هایتم شەوێ سعات 2-3 شەوەرە ینی بەرەبەیان ئەو تااقەتم نمایە ئەوجا ئەوە ڕوونکردنەوەکەی ئەوە ڕاستی دروستەکەی ئەوی دەرێ مەبلەغی دەرێ بەڕاستی لەگەڵ ڕێزم بەڵام دروست نییە و ئەگەر دەژرێت دروستە دوای جەژن بالەسەر تااقەت بێ 24 سعات ئەو ئیشەی بکەن نەفەری گاز دەکەین ئەگە ئەو ڕقەمەی ئەو دەرێتن بەڵام پرچ و ڕدەیەن نەک بەس پرچ و ڕدەیەن بی هەردووشی گەنجی ئێستا 95 ڕدێنی هەیە وایە ئەگەر ئەو تانی ئەو ڕقەمەی ئەو دەرێ کە ڕقەمی زەخمیان گوتێ پێشتر ئەو ڕقەمی ئەو دەرێ بابستە چەهان مەچینەی دەستی ئەو لە سەردادنێ هەدیەی من لۆی سەردانی کەرەکانتان زیاتر منداڵن یان گەنجن یان بەتەمەنن بەخۆی هەر سێکمان هەیە بەڕاستی بەڵام زیاتر ئەوانەی کە خێزاندارن و تەمەنیان سەرویستی ساڵیا 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژ کەمتر ینی بەس زیاتر 3 ڕۆژ 2 ڕۆژ پێش ئێستا دێن بەس ئەوانەی کە سینگڵن بەوەی خۆمان گوتنی ئەوان عرفەی دێن دەمینێنەوە ینی تا بەیانی نانیتن گەنجە هیچ ئەوە چی مەسئولەتێکی لە من نییە هەبوو برێ جوانم کە بۆ ماڵی خەزورم زۆرەیە ئارەوەڵا دەرێ دەچم لێ دەرنانی دەخۆم کاکە دەرێ دەبی زوو بەڕێم بکەی ئەو شتە زۆر ڕوودا بەڕاستی سەلامەتی هەر بەخێر بێن لەنگۆش پیرۆز بیت چاوی